باشە وا دێم. کاک عەلی پەیوەندی کرد. تۆ بخەوە. چی بووە؟ شتێکی گرنگ هەیە؟ پێدەچێ. هەمویان خۆیان ئامادە کردووە. ئەزەل بەتەمایە شتێک بکە. وتی بە ئامادەکاری بۆەوە بکەین. منیش دێم. نانە تۆ پەڵکەوە. بانگی توی نەکرد. من چۆن تۆفیق تەنیا تێدێڵم؟ منە هەمیشە لە بێشکی تۆ نیم؟ بە ئاوای. ئەمانە دیسان باسی چی دەکەن؟ لێناو ئۆتۆمبیلێش دەمیان نەدەکردەوە هەناسەشان باگا بوو. گەراو هەبێت چی دەبێت؟ بکوژن، بشکێنن، تۆڵە وەردەگرنەوە. سنوور تێدەپەڕێنن. شەڕدەست پێ دەکەنەوە. دیسان کارەکان لەسەر ئێمە جێدێڵنەوە. وەگە و ژنانەمان لێ هاتووە کە پیاوەکانیان دەنێرن بۆ شەڕ. ئەم کۆبنەوەی شتێکم لەلا دروست دەکا. سەبارەت بە تۆ باوکت دەڕوە؟ تۆ باوکت منیش خۆشەویستم. تۆفیق دیسان شتێکی ترسناکە وانییە؟ نەخێر. بەڵام شتێکی گرنگە. چییە؟ پێم بڵێ تۆفیق ئەوە تا ڕۆیشتن. منیم شەرمێ. خاڵ و هێز و گەورەکان کۆ دەکاتەوە. ئەوانەی لە ڕابردوو لەگەڵی بوون. بۆچی؟ کۆبنەوەیەکان پێ دەکا بۆ پیشاندانی هێز. یعنی مەبەستت چیە لە هێز؟ ڕاستەکەیت بوێ مەبەستی بەرەو ڕووبوونەوە یوسف ئەیرە. واتە ڕوبەڕوویان دەبێتەوە. ئەو جارە هەمویان. خاڵ و ئەزە لە پێشەوە دادنێ. تۆفیق تۆفیق لەکوێ کۆ دەبنەوە؟ وەکو وردەکاریەکان تەواوە، بەڵام ئەم کارە چەند لایەنێکی هەیە. من بیرم لە شتێکی ئەوە کردوتەوە کە هۆتێلەکەمان کردەوە تاوەکو هەموو کەسێک ڕووی تێ بکە جگە لە قومارخانە پێویستی شتریش بکەین، وەکو شوێنی فیستیڤاڵ و ئەمانە ئەو شتە. با دوای هەفتەیەک راپۆرتەکە ببینم لەوە بەردەوام دەبم. خاتە ئەیشان کارکردن لە ئێوە خۆشە. منی شەرەوە گیانە. بیرت کردەوە؟ بێهیوا مەبە. وا مناڵەکان خەریکی کاری ئۆتێلەکە دەبن. دەردی من ئوتێل نییە کانعان. یوسف بۆ خاتری خوا هەموو بەیانیەک جەوم تێک مەدە دوای قسەی لێ دەکەین. کانعان من بەرنامەکانی ناو دەفتەرەکەت نیم تا بە کات قسەم لەگەڵدا بکەیت. هەستەوەرە. ئێستا هەموو شتەکان ئەو ڕامیز قەرەئەستیە کە لە زیندان دەرچووتت ڕۆیشت. بازارە پەلە نەکەین. چی بوو؟ چی بکەین؟ بۆچی هێشتا لە نێوانەکەیە؟ هۆتێلەکەمان ئامادە بێت؟ بۆچی تا ئێستاش هەر ڕوبەڕووم دەبێتەوە؟ لە هەمووش خراپتر ئەوەیە ڕوبەڕووی تۆش دەبێتەوە. خراپ تێکەوتوین. لەسەرەوە مێزەشتی جوان باز دەکرێن. ئێستایان لەگەڵ خاڵۆ یانەوەتە لەگەڵ ئەزەل و شاگردەکانی دەستمان پیس دەکەین. خراپ تێکەوتوین کانعان. ئێ هاوبەش ئەی بەتەمان نەبووین هێنەکانتم پێ بڵێ؟ نازانم چی بڵێم. جارە زۆ بەم قسانە. چۆن یانی؟ ئێمە نهێنی پارێزیەک نین؟ ئێستا نامەوێت ڕوچسپی هەڵگەڕێنم ئەی شان سەرقاڵم. جارێکە تێوە بەشیم نەکردوێتەوە لەسەری زندت. باشم. هەر چۆنێک بێت هەنگاو بە هەنگاو هەر پێم دەڵێیت. ناچار دەبی.
لە کۆنەوە ڕامیز دەناسی؟ کەنعانەوەی پێنەوتووی؟ کەنعان بیرکان؟ شت بم بڵێ؟ چۆن شتی وا دەبێ؟ پێ دەچێ ئەو شتانەی لاژنەکەی باس کردبێ. کێشەی کەنعان هەر هەمووی ڕامیز بووە ها؟ هەمووی. ئەو جۆرە پیاوانە بە ئاسانی بە عەرزدا نادرێن. هێواش کارمان بۆی کرد. دەتوانم ئەو ناڕەسەنە بە عەرزدا دەم. باشە بۆچی؟ بۆچی ئێستا ناچی لە عەرزی بدەی؟ باشە جەنگیز بۆ کارمانزەیەش و هاتووینە سەر شەقام. سەری ئەو مارە پێشەوەی بەرز بێتەوە لێی دەکەینەوە.